وەزیری دارایی و ئابووری حکومەتی هەرێمی کوردستان لەسەر بانگهێشتکردنی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستان هاتە پەرلەمان و لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆبووەوە کە تێیدا وەزیری دارایی چەند ڕوونکردنەوەیەکی سەبارەت بە داهاتی ناوخۆی هەرێم و نەبوونی پارە بۆ موچەخۆرانی هەرێم خستە ڕوو کە بە جۆرەی زانیاریەکانی کورسات نیوز لەو کۆبنەوەدا وەزیری دارایی پێی ڕاگەیاندون کە حکومەتی هەرێم تەنها خاوەن 13 ملیۆن دۆلارە هەروەک تا ئێستا لە هاڵبانکی تورکیاوە 1 دینار ڕەوانەی هەرێم نەکراوە و وەرنەگیراوە. سەبارەت بە داهاتی فرۆشتنی نەوتش وەزیری دارایی بێ ئاگایی خۆی ڕاگەیاند و وتی ئەوە پەیوەندی بە وەزیری سامانە سروشتیەکانەوە هەیە و دەبێت ئەو ڕوونکردنەوە بدات. باسی ئەومان کرد کە هەموو ئەو داهاتانەی کە لە وەزارەتی دارایی و ئابووری هەیە لە گومرگەکان لە زەڕیبەکان لە ڕسوماتی وەزارەتەکان لە پارەی کارەبا پارەی وەزارەتی ناوخۆ لە هەموو ئەو داهاتانی کە هەیە هەموویمان بە ئەرقامی یاونەتێ و وەشمان ڕوونکردونەتەوە. داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەوە وردەکارەکەی لە لای وەزارەتی سامانە سروشتیەکانە. وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بۆریەوە ئەبێبات بە وەزارەتی دارایی بۆ ئەوەی بتوانێت موچەی پێبات. هەر سەبارەت بۆ کۆبنەوەی ئەندامێکی لیژنەی دارایی و ئابووری کە بەشداری کۆبنەوەکەی کردبوو ڕایگەیان کۆبنەوەکە کەم و کوڕی زۆری تێدا بوو چونکە دەبوایە لەگەڵ وەزیری دارایی بە هەمان شێوە وەزیری سامانە سروشتیەکانش ئامادەبووایە چونکە لە ئێستادا وەزارەتی دارایی و قاسەیەک مامەڵەی لەگەڵ دەکرێت و ئاگداری پارەی فرۆشراوی نەوت نییە. وەزیری دارایی تەنها معلوماتی ئەوەی لایە ئەو بڕەپاری کە بۆ خۆی دێت وەک قاسەیەک دابەشیەکە جگەلەوە بەداخەوە کێشە و گرفتی سەرەکی ئێمە وەزارەتی سامانە سروشتیەکانە و ئومێد دەکەین بتوانین گوشارێک دروستکەین بۆی هەرێمی کوردستان چیتر ئەم نەوت و سامانە بە هەدەر نەدا بتوانین لانی کەم لە ئێستەوە لەم مانگەوە ئیلتیزام بە گرێبەستەکەمانەوە بکەین بۆی بتوانین مانگانە 120 ملیۆن دۆلاری خۆمان وەربگرین و یەکێک لە گلێ و ڕەخنەکانی ئێمە لەم حکومەتەکە ئێمە ڕوبەڕووی وەزارەتی داراییمان کردەوە بەداخەوە تا ئێستا وەزارەتی دارایی لیستی موچەی وەزارەتەکانی خۆی لانیە. هەر لەو چوارچەوەیەدا هەرچەندەوە بڕیار بوو پەرلەمان سەبارەت بە قەیرانەکانی هەرێم کۆبوو بێتەوە بەڵام گفتوگۆکردن لەسەر قەیرانەکان دەنگی پێویستی نەهێنا و دواخرا بۆ هەفتەی ئایندا بۆی لەو ماوەیەدا پەیوەندەکانی پەرلەمان و حکومەت ئاسایی بکرێتەوە و کۆبنەوەکەی پەرلەمانش بە ئامادەبوونی وەزیرە پەیوەنددارەکان بەڕێوە بچێت. هەر بۆیە پەرلەمان لەو کۆبنەوەیەدا درێژەی بە کۆبنەوەکانیدا سەبارەت بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و لەسەر قەیرانەکان کۆ نەبووەوە. سیروح حوسێن، کورسات نیوز، هەولێر.